دۆزینەوە و گەڕاندنەوەی 6 کۆچبەری کورد لە لیبیا بۆ هەرێمی کوردستان 5 گەنجی کوردستان زیاتر لە مانگێک بەر لە ئێستا لە فڕۆکەخانەی هەولێرەوە بەرەو عەمانی ئوردن بەڕێکەوتن. لەوێشەوە چوونەتە بەنغازی لە لیبیا، دواتر ویستویانە لە بەنغازی بچنە تەرابلوس، بەڵام هەر لەوێ دەستگیر کراون. سەرۆکی نێردەی عێراق لە لیبیا بە کوردستان 24 ڕاگەیان لەگەڵ هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگی تەواومان هەیە و ئەو گەنجانە ئازاد دەکرێت و دەگەڕێنەوە هەرێمی کوردستان. سەبارەت بەو گەنجە کۆچبەرانە بەڕێز دکتۆر ئەحمەد سەحاف سەرۆکی نێردەی عێراق لە لیبیا ڕاستەوخۆ لە شاری تەرابلوسەوە لەگەڵمانە. دکتۆر سوپاس بۆ تۆ. ڕەوشی ئەو کۆچبەرانە ئێستا چۆنە؟ شكرا جزيلا وتحية وتقدير سپاستان نەکەم ڕێز و سڵاوم بۆ ئیدارەی کوردستان 24 هەروەها ڕێز و سڵاوم بۆ ئەندامانی کەناڵەکەتان، هەروەها سڵاو و ڕێزم بۆ بینەرانی خۆشەویست لە هەرێمی کوردستانی عێراق. باڵوێزخانەی عێراق لە کارکردنی بەردەوامە بە هەماهەنگی لەگەڵ دەسەڵاتدارە ئەمنیە پەیوەندیدارەکان لە حکوومەتی وڵاتی لیبیا لە تەرابلوس بە دیاریکراوی لەگەڵ بەڕێوەبەرایەتی کۆچبەرانە یاساییەکان توانیمان 60 هاوڵاتی عێراقی بگەڕێنینەوە کە بە شێوەیەکی نایاسایی هاتبوونە ژوورەوە لە ماوەی ساڵ و نوێی ڕابردوودا. ئێستا زانیاریەکەمان پێمان دەڵێ کە 6 کەس هەن لەو کۆچبەرانە یاساییانە لە ناو لیبیا بوونیان هەیە. هەماهەنگیمان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکاندا ئەنجام داوە لە حکوومەتی لیبیا و هەموو ڕێکارێکی گەڕانەوەی خۆبەخشانەی ئەوانمان کردووە بۆ عێراق. هەروەها دەمەوێت باسی هەوڵەکانی باڵوێزخانەی عێراق بدەم بەوەی کە هەماهەنگیەکانی یاسایی و هەماهەنگیەکانن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و وەزارەتی دەرەوە لە بەغدا و کارکردن بە ڕێنماییەکانی ئەنجومەنی وەزیران و وەزیری دەرەوە بەڕێز فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق. باشە دکتۆر ڕەوشی یاسای کۆچبەرەکان لە ڕووی تەندروستیەوە چۆنە؟ دۆخی تەندروستیان زۆر باشە. لە هەمان کاتدا هەندێک پێداویستیمان بۆ دابین کردوون، ئەویش لە ڕێگەی هەماهەنگیمانەوە لەگەڵ لایەنە ئەمنیە پەیوەندیدارەکان و ڕێکارەکانی گەڕانەوەی خۆبەخشانەی ئەوانمان تەواو کردو بۆ عێراق و لە ماوەیەکی کەمدا دەگەڕێنەوە هەرێمی کوردستان. و دکتۆر هەنگیتان لەگەڵ فەرماندەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان چۆنە بۆ گەڕانەوەی ئەو کۆچبەرانە؟ هیچ هەماهەنگیەکتان هەیە؟ بێگومان پەیوەندی هەماهەنگیەکی بەرزمان هەیە لەگەڵ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لە هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانی تریش. ئەم هەماهەنگیە بووە هۆی دابینکردنی بلیتی گەشتکردنی ئەو هاوڵاتیانە کە 6 کەسن، هەروەها گەڕانەوەیان بۆ عێراق لە ماوەی 48 ساعتی داهاتوودا دەبێت. بە باڵوێزخانەی عێراقشمان ڕاگەیاندووە لە تەرابلوس و هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای پەیوەندیەکانی دەرەوە هەماهەنگیەکی تەواو هەیە. ئەرکەکان زۆر ئیجابین و هەمووشمان چاوەڕێی هاتنەوەی خۆبەخشانەی گەڕانەوەی ئەوانە دەکەین کە وەزارەتی دەرەوەی عێراقی لە بەغدا چاودێری دەکات بە سەرپەرشتی بەڕێز دکتۆر فواد حوسێن
کە دەخاتە سەر پشتیوانی کردنی هاتنەوەی ئەوانە بۆ لای کەس و کارەکانی خۆیان بە سەلامەتی. بەڵێ بەڕێز دکتۆر ئەحمەد سەحاف سەرۆکی نێردەی عێراق لە لیبیا ڕاستەوخۆ لە شاری تەرابلوسەوە لەگەڵ مابووی سوپاس بۆ تو.